مامۆستا ئەسسەلامو عەلەیکوم. قورئانی پیرۆز لە ماوەی چەند ساڵە دابەزیوە؟ قورئانی پیرۆز لە ماوەی 23 ساڵە دابەزیوە. لە 40 ساڵان بۆ پێغەمبەر دەستی کرد بە دابەزین، لە 63 پێغەمبەری خوا وەفاتی کرد. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایک و باوک و خزم و کەس و کارمان هەموو لەمرە دانیشتووی هەموومان فیدای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 63 ساڵ عمری کردووە. لە 40 بۆ بە پێغەمبەر لە 63 وەفاتی کردووە. قورئان لە ماوەی 23 ساڵە تەواو بوو. ئەم قورئانەی کە ئێمە ئەیبینین ئێستا، ئەم قورئانە مبارەکە پیرۆزە لە ماوەی 23 ساڵە دابەزیوە. 23 ساڵ یەکەم ئاەت کە دابەزی ئاەتی اقرأ باسم ربك الذي خلق. ئیتر هەتا کۆتایی وە کۆتایەکەشی بە ئەو ئاەتانە هاتووە کە اليوم أكملت لكم دينكم، يعني خلافێک هەیە لەسەر ئەوەی کەوا لە چی ئاەتێک کۆتایی هاتووە. مهم ئەوەیە لە 23 ساڵە کۆتایی پێهات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ قەومەکەم قورئانیان پشتگوێ خستووە، ئایا ئەم سکاڵایە کی ئەگرێتەوە؟ هەر کەسێک ئەگرێتەوە ئەگەر ئەم قورئانە نەخوێنێتەوە، ئەگەر بزانێ و نەیخوێنێتەوە پشتگوێی خستووە. یا ربی إن قومی اتخذوا هذا القرآن مهجورا. پێغەمبەر گلەیی ئەکا لای خوا، ئەڵێ خوایەگیان قەومەکەم قورئانیان پشتگوێ خست، هەجریان کرد. حیف نییە ئەم قورئانە تۆز لێیدا کەس نەیخوێنێتەوە؟ حیف نییە ئەم قورئانە پەیامی خوایە؟ توخوا من یەک پرسیارتان لێ یەکەم، ئەگەر ئێوە ئێستا لە مۆبایلەکەتانە زەنگێک لێ بدا لە خۆشەویستترین کەستانەوە، نامەیەکتان بۆ بێ، خۆتان پێ ئەگیرێت بڵێ لەیلەتول القەدرە با سەیری نەکەین هەتا دوای ئەوە تەماشای کەم، خۆتت پێ ناگیرێت. ئەگەر بزانی لە خۆشەویستێکی زۆر خۆشەویستێکتەوە هاتووە یەکسەر ئەیکەیتەوە تەماشای ئەەکەی. توخوا لەخوا خۆشەویستتر هەیە کە هەرچی خۆشەویست هەیە ئەو بەمەعنی بەخشیوە، لەخوا خۆشەویستتر هەیە کە ئەرز و ئاسمانی بە ئێمە بەخشیوە. ئەمجا ئەم قورئانەشی بە ئێمە داوە پەیامی ئەوە بۆ ئێمە، معقولە ئێمە پەیامەکەی پشتگوێ بخەین و نەیخوێنینەوە؟ ئەگەر بزانین ئەبێ بیخوێنینەوە، ئەگەریش نەزانین ئەبێ هەوڵ بدەین گوێی لێ بگرین، نابێ قورئان پشتگوێ بخرێ. پاشان کەسانێکی تر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم گلەییان لێ ئەکا ئەو کەسانن کە عەمەل بە قورئان ناکەن، ئەی خوێننەوە بەڵام عەمەلی پێ ناکەن. قورئان ئەفەرمێ خراپە مەکە ئەوە ڕوا خراپە ئەکا، قورئان ئەفەرمێ زوڵم مەکە ئەوە ڕوا زوڵم ئەکا، قورئان ئەفەرمێ بە قسەی یعنی ئازاری دایک و باوک مەداوە ڕوا ئازاری دایک و باوک ئەدا، قورئان ئەفەرمێ بەرامبەر بە دراوسێ باش بە ئەو ئەڕوا ئازاری دراوسێکەی ئەدا، قورئان ئەفەرمێ مل بۆ تاغوت و زاڵم کەچ مەکە ئەم ئەڕوا ملی بۆ کەچ ئەکا. قورئان پەیامەکانی زۆر زۆرن، هەموو داوایە لە ئێمە. قورئان یا داوایە لە ئێمە کە چ شتێ بکەین، یا قەدەغەمان لێکا شتێک نەکەین، یا بەسەرهاتی کۆمەڵە خەڵکانێکمان بۆ ئەگەڕێنێتەوە تا ئێمە دەرسیان لێ وەربگرین، پەندیان لێ وەربگرین. جا هەر کەسێک ئەگەر عەمەل بە قورئان نەکا، قورئان گلەیی لێ ئەکا و پێغەمبەریش گلەیی لێ ئەکا لە ڕۆژی قیامەت. ئەم برایە وە ژمارەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەندێکە؟ ژمارەی ئاەتەکانی قورئان زیاد لە 6000 ئاەتمان هەیە، 114 سوورەتە، نزیکەی 6200 و ئەوەنە ئاەتە. بەڵام ئایا فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەندێکە؟ فەرمایشتەکانی پێغەمبەر خۆشەویستەکانم لەبەر ئەوەی صحیح و ضعیفی تایە و ئەمانە ژمارەیەکی دیاریکراو نییە. بەڵام بۆ نمونە ئیمامی بوخاری لە کتێبەکەیان نزیکەی 7000 حەدیثی گێڕاوەتەوە هەیە، دووبارەکانی دەرکە 4000. ئیمامی مسلم 4000 بەبێ دووبارە بوونەوەکان. ئیمامی ئەبوو داود 4000. ئیمامی ترمذی، یعنی هەر عالمێک هاتووە. ئیمامی ئەحمەد نزیکەی 30000. یعنی ژمارەی هەموو حەدیثەکان حەساب کەی لە 100,000 تێپەڕ ئەکا، هەر حەدیثە صحیحەکان. بە ضعیفەکانیشەوە هەندێک لە ئیمامەکان وتویانە 1 ملیۆن حەدیثمان لەبەرە، هەندێکیان وتویانە 1 ملیۆن حەدیثمان لەبەرە، هەندێکیان. یعنی دیارە بە ضعیفەوە زۆرتریشە، بەس ئەوەی کە صحیح بێ ژمارەکەی ئەگاتە دەوری لە 100 و خواردرە، لە 100 ناڕاتە سەرەوە.
ئایا دروستە قورآن وە بێ دەستنوێژ وە بە پاڵکەوتنەوە بخوێنرێ؟ ئەسڵ وایە قورآن وەکو لە ئادابی قورآنی ئیمامی نەوەوی هاتووە، ئەسڵ وایە قورآن ڕوو لە قیبلە بکەیت و جوان دانشیت و دەستنوێژیش هەبێ بیخوێنی. بەڵام ئەگەر حاڵەتێک هاتی لاک بووی ماندوو بووی نەخۆش بووی ئەمانە ئایا یعنی حاڵەتی غەیرە ئەتیادیە، یعنی ماندوو ئەحتیاطیە ئەتوانی بە هەڵاژیانیشۆ بیخوێنی، بەڵام ئەدەبی قورآنەکەم پارێزە، قورآنەکەم خەسەر شوێنێکی بەرز بیخە با سەریایەک مەیخەرە ژێرپات، ئەخەمە خۆش نییە قورآن بکەوێتە ژێرپا، بیخەرە شوێنێکی بەرز و ئەتیادە بیخوێنی. بەبێ دەستنوێژ قورآن بخوێنی، بەبێ دەستنوێژ پێغەمبەر صلی الله علیه و سلم ذکری کردە قورآنیشی خوێندە، ئەتیادیە. بەس ئایا دەست دەیتە قورآنەکەەوە بەبێ دەستنوێژ؟ ئیمامی شافعیش دروست نییە، بەڵام ئیمامەکانی تر ئەڵێن هەندێکیان ئەڵێن دروستە. ئایا هەڵە خوێندنەوەی قورآن تووشی گوناحباری دەکا؟ ئیسە وەڵا من وا ئەزانم هەڵە خوێندنەوەی قورآن ئیسە زۆر کەمەوە بۆ تۆ، ئەزانن بۆچی؟ چونکە قەڵەم قورآن هەیە، شریت هەیە، مۆبایل گشتیانە بەردەستە، بەڵام هەر با بزانن لە کاتی هەوڵدانە هەر غەڵەتیش هەرەکەی. پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژێکیان هات سەحابەکان قورآنیان خوێنا، کۆمەڵێکیان بوون وەکو مامۆستا هەڵۆ گەرم و گوڕیان خوێنا، تێگەی غەڵەتیان کەمە کرد. کۆمەڵێکیشی بوو وەکو ئەو کەسانەی وا ئاتر بسم الله ئیتر ئەیتێرن و ئەیبەن. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەو کەسەی کە قورآن و مەزبوطی ئەخوێنێ، ئەو کەسەی کە قورآن و مەزبوطی ئەخوێنێ، ئەو کەسەی کە قورآن و مەزبوطی ئەخوێنێ لەگەڵ مەلائیکەکانە، ئەوەشی کە ئەیخوێنێ و هەڵەیتیاکە تەعتەعیتیاکە ئەوە دوو ئەجری هەیە. ئاسەیکەن ئەجا کاکە کەس هەیە قورآن فێر بوو بێ و غەڵەتی نەکردبێ؟ قورآن خوێنەکان پێتان ئەڵێن کەستان لە زگ دایک و فێری قورآن خوێندن بوون؟ هەمومان ئەوێ بیخوێنین غەڵەت بکەین، بۆیە غەڵەت خوێندنەوە گوناحبار نابی، بالعکس ئینشاءالله ئەجرتش دەسەکەوێ. بەڵام ئەگەر عەمدی بیخوێنیتەوە غەڵەتەوە گوناحبارە بی، وەڵا عەمدی تۆ نازانی قورآن بخوێنیتەوە ڕێ بۆ تەعزیەک و دانیشتیتەوە حەلە خۆست. وەڵڵی هەندێک کەسێ ڕێزم هەیە بۆ ئەو کەسانەی قورآن جوان، هەندێک کەسێ لە تەعزیە خۆی کردێتە قورآن خوێنە قورآن ئەخوێنێ، ئەو جاری وا هەیە خوێندنەوەکەی کفرە. ئەزانین چۆن کفرە؟ ئیسە بۆ نمونە ئەو ئاەتە بخوێنیتەوە کە خوای تەعالی فەرمێ ئینەما یەخشى الله من عباده العلماء. ئەگەر تو بێژی ئینەما یەخشى الله يعني بيجي خوال عالم ترسي، بس كوتت الله يعني هرشي علماء هي براسي لاخوات ترسن، عسى شن فرقيه؟ جاء كسيك اگر نزاني غلطك بكاي جناح بارنا، بس كسيك اگر خوي وما بزاني دانشتو تو قران كلمه غلط بيخينه والله زو خطر. حكمي ما تشكردني قران شيء، ما تشكردني قران پیغمبر نيكردو صلى الله عليه وسلم. بەڵام ئیبن باز ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئاساییە، مفتی سعودیە بوو ئیبن باز ئەڵێ ئاساییە، بەڵام نەکردنەکەیشی هیچی نییە، یعنی شتێکی ئاساییە، شتێک نییە یعنی ئێمە بێژین نابێ ماچی قورآن بکەیت. لەبەرەوەی عیکریمەی کوڕی ئەبوجەهل سەحابەی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم هەر کاتێ قورآنی بینی بێت گردێتی و ماچی کردووە، سەحابەش شەهیدیشە، یعنی ئەگەر یەکێ کردی ئەتیادیە، کەسێکیش نەیکرد هەر ئەتیادیە. شتەکان قوول مەکەن و لەسەر شتێکی بچوو گەورەترین کێشە دروستکەن، شتەکان بە ئاسانی بگرن